میوانی ئەم جاری شەقامیش پێومە بێ ناساندنی ناوێ منیش مامۆستا ئەحمەد سالار بەختم یار بوو بەرامبەر کەسێکی بەهرەمەندی وەکو تۆ کە توانی دەفتەری ناخم بکاتەوە تۆ لە شوێنێکە ئاڵی ئەوەی کە وەسەتی هونەری کوردی بە منی کردو بەعز بە منی نەکردو ئازاری خۆتان من خۆ حافیز هەوڵی کوشتنت تەیرێ بەڵام شانسە هەیە دەمانچەکانیش ناکەن لای من هونەر خواپەرستیە لەم شارە 2 مەتر بە تۆ ڕانەبینرا پەیکەرەکەتی لێدان گۆڕم ناوێ کە لە ژیانم مەتێک ڕەوا نەبینرا تۆ دەورێکی ئیجابیت هەبووە دەورێکی سلبیتە بۆن بە تایبەت لە شەڕی ناوخۆت بۆ خەتری خوا پێ دوایە گەر بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان نەبوویتە ئەو مەدالیای وەرگرتە کارێکم نەکردووە زیان بە کەس بگەێنم بۆ قبوڵت کرد مەسەلەن لە پۆستێکی سەربازیت هەبێ من حیزبایەتیم نەکردووە لە خەوخۆشە 50,000 دیناری سوئیسری و بە کورتیەکەی خواردووە پرسیارەکەی تۆ زۆر لە جێ خوایە هەڵکەنینەکە و بۆ جۆرە بوو کە نەتوانانی بگەڕیتەوە هەڵکەندریم لەم قامی شەڵانە ئەی نابێ بۆی بگریم عەزیزم بۆ دوجارە بەجێ دێڵم دەماڵ ئاوا ئازیزەکەم عاشقی ئەم خانمە بوویت بەڵێ لە دوای 1970 بەدڵ عاشق بوویتەوە دڵە بۆی لێ بەڵێ بە عاشقەکە و گەیشتی تۆ لە تەمەنی خۆتە کە فەرهاتاتەوە جارێکی کە جگە لە شیرینی بۆ کێی تر چاوی جێڕێ مامۆستا بۆ عاشق گریاوی ئەبێ بگریت ڕەشی شەوانم بە گڕی عەشقی سپی کردەوە شەونمی چەمەن بە هیوای بەیان ڕۆژی کردەوە